ئەم ڕجال و ئەم مجاهید و ئەم قاری و ئەم حافظ قورئانانەیان دروست کرد بۆ ئومەتی ئیسلامی. تۆ وەرە ئەم جارە سەر چی؟ سەر سعدی کوڕی معاذ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێتن، یەکێکە لە کیبارەکانی ئەو ئومەتە، یەکێکە لە هاوشانەکانی ئەبوو بەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت. ئەبوو بەکری سەدیق مهاجریە، ئەو ئەنسارە سعدی کوڕی معاذ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت. سعدی کوڕی معاذ لە تەمەنی 30 ساڵی ئیمانی هینایە، تەمەنی 30 ساڵ بووە کاتێک ئیمانی هینایە. بەڵام چی ئیمانێکی هینایە؟ کاتێک ئیمانی هینایە بەڕاستی گەورە پیاوەکانی ئەنسار بووە، تەمەنی 30 ساڵ بووە، بەڵام ئەنسار ئەم پیاوەیان کردیتە گەورەی خۆیان. لێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەڕاستی پێی ناخۆش بوو خەڵکی لە بەرەخۆی هەستنەوە، بەڵام کاتێک سعدی کوڕی معاذ دەیفەرموو قوموا إلى سيدكم، حەستن لە بۆ گەورەکەی خۆتان کە سعدی کوڕی معاذە لە تەمەنی 30 ساڵی ئیمانی هینە، بەڵام لە تەمەنی 36 ساڵی ئەم پیاوە لە غەزای خەندەقدا شەهید دەبیتن و وەفات دەکا. بەڵام کاتێک ئەم شەوەی سعدی کوڕی معاذ وەفات دەکا، پێغەم جبریل عەلەیهی سەلام دادە بەسەر سەر پێغەمبەری خوددا و عەلەیهی سەڵات وەسەلام دەری یا محەممەد هەسەوە قوم، حەستە ئەم شەو پیاوێک وەفاتی کردووە، 7,000 مەلائیکەتی خۆی پەروەردگار هاتوونەتە ئاسمانی دنیا و لەو بەڕێکردنی جەنازەی ئەم پیاوە لە بۆ جەنازەی ئەم کەڵە پیاوەی ئومەتە کەچی سعدی کوڕی معاذ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێتن، نەک هەر ئەوەندە بەڵکو بگرە اهتز عرش الرحمن لموت سعد بن معاذ. الله وەکبەر، لە دەرەجەی ئەم پیاوە لە ئیمان و تەقوای ئەم پیاوە دەبیت سێ ئیمانێکی هینابی، دەبیت شاخێک بی لە ئیمان کە حەشی خوای پەروەردگار بێتە لەرزین لە بۆ وەفاتی سعدی کوڕی معاذ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێتن. لە کاتێکدا 6 ساڵە ئیمانی هینایە، 36 ساڵی وەفات دەکاتن، بەڵام اهتز عرش الرحمن لموتی سعدی بن معاذ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێتن. لێ ئیمان بەم شێوازەیە، ئیمان بەم زۆرە ئینسانی بەرز دەکاتەوە، ڕەفعی ناوی دەکات.